ئەزانینی تر لە مانگی یانزە ئەچین بە پەنجەی خۆمان دەنگدەین بە نوێنەراتیەکانی خۆمان. لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستانیش کۆمەڵێک کەسی زۆر شیا و بەتوانە ئەکادیمیست داپۆکیکار لە مافەکان سەرسەخت خۆنەویستیان کاندید کردەوە بۆی بچنە پەرلەمان و بتوانن شەڕ لەسەر ئەو مافە یاسایی و دەستوریانی ئێمە بکەن کە لە پەرلەمانی عێراقدا چەند ساڵجارە 4 ساڵجارە ئێمە ڕوبڕوومان دەبێتەوە. عێراق بۆ نمونە زۆر جار مافەکانمان پێشێ لە کالەبەرەوە دەنگنەدان حەل نییە، وەکو گۆرانەی کە ئەڵێ تاکە حەل دەنگدانە. دەنگدانیش بەکێ بە لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان و بە کاندیدە بێر و جەرگ بەزەکانیان. ئەمڕۆ یەکێک لە کاندیدەکان کاندیدی ژمارە 30 لە لیستی 222 یەکێتی نیشتمانی کوردستان لە بازنەی سلێمانی زۆر بەڕێز کاکسوارەی شەید ئارام لەگەڵمانە باسی چۆنەتی پاراستنی مافەنەتەوەیەتەکانمان بۆکە لە پەرلەمانی عێراق کاک سوارە لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێر بێ کاک سوارە ئەگەر لە ناوەڕاست سەودانیشی با جوانتر دەرکەی سپاس ئەویانم نەزانی زۆر بەخێر سپاس مەمنونم. لە چوارچێوەی یاسایە بەدەستهێنانی مافەنەتەوەیەکانی ئێمە کورد زۆر بابەتەیە لە چوارچێوەی یاسا دەبێت یەک لایکەینەوە چونکە دووەم نەتەوەین لە نێو عێراق و خاکی عێراقدا و هەرێمێکی سەر بەخۆی پێت وایە ئەو مافە دەستوری و یاسایانی کە پەیوەندیدارن بە بابەتی نەتەوەی ئێمە چین کە دەبێت جەنابەت چیتە پەرلەمان و کاریان لەسەر بکەین. دەستان خۆش بێ و بەیانیتان باش بۆ میوانداریەکەتان. ئەو مەوزوعی کە جەنابە وروژانێ کاگاریەوە مەوزوعەکە بەم 20 دقە و 30 دقەیە کۆتایی لێنایە هەر زۆر درێژە بەڕاستی مەسایلی زۆری لێەکەوێتەوە. ئەو بۆ جوابی سوالەکەی بەڕێزە لەوەوە دەست پێەکەین کە لە دەستوری عێراقا مافە نەتەوایەتیەکانی کورد چەسپێنراوە هیچ کێشەیەکی بەگشتی تیانە. ئێمە کێشەمان لەگەڵ دەستورە جێبەجێکردنیەتی جێبەجێکردنیەتی و دروستکردنی بەڕگە و مادەکان هەیە بەس جێبەجێکردنەکەی کێشەمان بەڵێ وایە. دیارە لە ساڵی 2004 و 2005 کە دەستور نووسراوەتەوە نوێنەرایەتی کوردی تیا بووە خۆتان نەزانن ئەو کاتە بەڕێزمام جەلال بووە کاک نەوشیروان بووە کاک فەرەیدون بووە بێتە یادم دکتۆر فواد بووە ببورن ئەگەر ناوی چەند برادەرێکم بیرچوو بێتەوە ئەمە هەر وەکو لەلایەن یەکێتیەوە لەلایەن پارتیشەوە هەروەها بەشداری تیا کردووە و کاک مەسعود و پارتی دیموکراتی کوردستان بووە بێجگەر لە شارەزایانی و ئەوانەی کە لە دەرەوەی حیزبەکان بەشداریان تیا کردووە. دیارە لەم تاریخەوە کە هەیە نامەوانە ئەتوانین بڵین زوربەی کەلێن و زوربەی ئەو شتانی کە پێویستە لە دەستورا هەبێت یایە دەستەبەر کراوە و بە پێی ئەم مەرحەلەیە شتێکی زۆر باش کراوە. ئەمێنێتەوە سەر جێبەجێکردنەکەی باش ئەتەرەوە جێبەجێکردنەکەی وەکو سەرۆک باسیەکە ئاڵێەوە خۆ مینیۆنیە کاکە ئەمەی هەڵەبژێرین و یعنی وەسفێکی زۆر جوانی کردووە لەویا بەڵام بە فیعلی واقعەکە واهیە. باشە جێبەجێکردنەکەی بۆچی بەپێی پێویست نەبووە کاک سوارە؟ جێبەجێکردنەکەی ئەکەوێتەوە سەر عەقڵیەتی سیاسەتمەدەران بە شێوەیەکی گشتی. ئەمە کە باسی پەرلەمانی عێراقەکەی پەرلەمانی عێراق هەر پێک نەهاتووە لە یەکێتی پێکیش داهاتووە هەر لە با بڵین جیهەتەکانی تر. خۆتان نزانن عێراق هەمووی بەگشتی ئەگرێتەوانە خۆشتان نزانن عێراق چەندەها تائیفە و چەندەها مەزهەب و چەندەها هەتەنانەت قەومیەتیشی تایەوە لەو قەومیەتەکان ئەقەلیەتیان پێڵێن بەڵام ئەمانە نەوعە تەفکیرێک دروست بووە کە چۆنەڵی هێشتا ئەوەیان تیا ماوەتەوانیە کە عەقڵیەتێکی مەرکەزیان حەز لێیە زۆربیان یانی بەداخەوە ئێمە کە ئەو قسەیە ئاکەین بەڵام دیارە ئەمەش هۆکاری مێژووی هەیە لەو مەسەلەیە لە چیەوە سەرچاواگرێت تەمان عێراق ئەگەر بە شێوەیەکی گشتی ئەمە باسی بکەین لە دامەزرانیەوە لە ساڵی 21ەوە دامەزراوە عێراق لە 25 دەستوری بۆ نووسراوەتەوە ئەو کاتە عێراق مەلەکی پەرلەمانی بووە مەلەکی پەرلەمانی بووە یعنی پەرلەمانی هەبووە بەڵام مەلیک بۆی هەبووە چەند نسبەتێک لە عەزاکانی هەر بە تەعین دابنێ بەڵام عێراق خاوەنی پەرلەمان بووە هەتا ساڵی 58 کە شۆڕشی 14 تەمووزتیایە ڕوویاوە. دوایەوە عێراق بە مەرحەلەیەکی زۆر سەختا ڕۆی ئەویش لەوا بوو کە دەستوری نەما
چەند جار هەوڵیان نا دەستور دانێن بەڵام دەستور هەر نەبوو وەکو کەلیمەی دەستور مجرد مەجلیسی قیادەی سەورە هەبوو کە حکمی عێراقیە کرد ئەوانیش سوڵتەی دانانی یاسا بوون هەموو شتێک هەر خۆیان بوون ئەم عەقڵیەتە وای لێ کرد هەتاکو 2003 ڕوخانی ڕژێمی لە ناوچووی سەدام ئەم بەم شێوەیە وەزعەکە ڕۆیشتە سەر ئەم باگراوندە یا با بڵین ئەم خەلفیەتە مرکزی کە لە ناو عەقڵیەتی عێراقیەکان ناچەسپیوە لا ئێزال ئێستا حالیان خەوی پێوا بینن بیهێننەوە حەزیان لێیەتی حەزیان لەوەیە کە شتەکان مرکزی بێ واگەر دیقەت بەم خۆتان لە ناوی عەلامان و ئاگادارن زوربەی کات کە دانیشن قساکەن هەر بیریان نەچێتەوە کە عێراق فیدرالیە ڕەڵەن حکومە المەرکەزیە یا ئەڵێ المەرکەز فی البەغداد یا ئەڵێ ئەم بابەتانە سەیرەکەی عەقڵیەتەکان لا ئێزال باشە مەقولەتە شۆڤینیە من ناوێنم شۆڤینی هەر شۆڤێنیش پێویست ناکات پەردەپۆشی باشە هەر وایە ئەم عەقڵە شۆڤینیە چۆن ئەگۆڕێت کاک شاسوار ینی بەچی دەتوانین ئێمە چۆن هەوڵەکان چڕتر بکەینەوە لە پێناوەی گۆڕینی ئەم عەقڵە شۆڤینیە وەڵاهی ئەو عەقڵە شۆڤێنیانە بە ئاسانی ناگۆڕێن ئێمە لە پرۆسەیەکان 4 ساڵ جارێک دووبارە بێتەوە کولی تاچێکی عێراقی هەمووی مافیەوەیان هەیە کە دەنگ بدەن دەنگانیش ئەو مافەیە کە بەپێی با بڵین نەتەوە یەگرتوەکان وەکو مافی مرۆڤ و جاڕی گەردونی مافی مرۆڤ و هەروە بێتەوە وەکو دەستوری خۆمان دەستورێکی کە حکوومەتێکی پەرلەمانیمان هەیە با بڵین نیزامێکی پەرلەمانیمان هەیە ئەمە 4 ساڵ جارێک دووبارە بوونەوەی ڕوانێ لەوانەیە زۆر ناخۆش بێ بۆ هاوڵاتیان چکە هەموو تقریبان وەکو تیکرارە بێتەوە بەڵام مافێکی زۆر سەرەتایی کولی تاچەکە لە ناو کۆمەلگا کە ئەبێت دەنگ بات لەویا ئەبێ ئەمەیان وەکو دەنگان محاولەی گۆڕینی ئەو عەقڵیەتە ئاکرێ دووهەمیان وەکو منەظەماتی مەدەنی و ئەو ئەوانەی کە لەو بوارە چالاکیان هەیە چالاکیەکەن وەکو بواری مەدەنی و تەوعیەکردن سێهەمیان بەنسبەت عێراقەوە پێویستی بەوە هەیە کە گۆڕانکاری لە مەزهەب لە ذهنیەتی خەڵکەکە ڕووبا ئەویش خۆتان نەزانن بەوەی کە ئیستیقرار وەربگیرێ و وردە خەڵک بچێتە سەر ڕێچقی خۆی لە شەڕ و شۆڕ و لە شەڕی تایفی و لە شەڕی ئەم شتانەی کە ڕوایە هەمومان شارەزاینەوەمان لە ئەخبارەکان ناویستین کە چی ڕوایە کاتەکەمان کەمە نابێ زۆر درێژەی پێ بەم بەوانە ئەگۆڕێت بەنسبەت دەستوری شەوانە وا بزانم باشترین دەستورمان هەیە تاکو ئەم دەقیقەیە و جێبەجێکردنی پێویستی بە تیمێکی بەهێز هەیە پێویستی بەوە هەیە کە ئەو تیمەی کە لە بەغایە من خۆم لایەنگری ئەوەم کە چوویتە بەغا تۆ کوردی ناو ناسێکی حەقی نییە بەسەرەوانە کار بۆ کوردەکەی بەبێ کار بۆ کوردەکەی ئەوەیان قابلی هین مناقەشەکردن نییە لەویا چونکە کەیەتە سەر تەطبیقکردنی قەراراتەکان یا ئەو قەراراتانەی کە برژیوێ خۆ ناپرسێکیەیە ئەمە یەکێتیە پارتیەیە ئەوەیە حەقی نییە بەسەرەوە بەسەریا تەطبیقیەکە و هەروەکو بینیشمان لە مەسەلەی دارایی و ئەمانەوە لەو من هێشتا نەچوومەتە بوارەوە ناتوانم بڵێم چی ڕۆیە بەو وردی کە ئیشمتیان نەکردووە ئەویان بەڵام وەکو ئەعلام کە جۆمان لێبێ هەمومان لەبەر چاومانەکە چی ڕۆیە زۆر باشە کاک سوارە بەڕێستان کاندیدی ژمارەستین لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلێمانی ئینشەڵا بەڕێستان کە چوونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی عێراق چ پلانێکتان هەیە بۆ باشترکردنی دۆخی کورد بە شێوازی من هەر ئەتوانم ئاوا بەو شێوەیە جواب بەمەوانەیە طبعاً وەکو پلانێمە پلانی سیاسەتی یەکێتی نیشتیمانی پیاداکەین ئەو سیاسەتی کە لەوێ هەمانە خۆمان بە شێوەیەکی گشتی بەڵام جوانترین جواب بۆ ئەو سوالەی تۆ بەڕێی منەوەیە کە بتوانین تیمێکی بەهێزمان هەبێ تیمێکی یەکگرتومان هەبێ هەماهەنگی لە بینی ئەندامەکانیان هەبێ بۆیە بتوانیت چەندەها سیاست کە بەسەرماناتی ئەپەڕێ ئێمە بتوانین على الأقل ئەگەر نەشیتوانی ڕەفزیکەیتەوانێ عەرقەلەیەکی تێخەی عەرقەلەیەکیشی تێ نەخەی مقابلی ئەوە شتێکی تری ژوەر بگری یعنی ئەوە ئیشێکی تیمە خۆتان نەزانن تیم لە سیاسەتی ئەمڕۆ با شێوەیەکی گشتی ئەوە کەسانە سەرکەوتن بەدەست دەهێنن کە تیمیان تیمی بەهێزیان هەیە و ئێمەش ئەم وەجبەیە دروشمەکانمان زۆر ئاشکرایە وەکو لیستی 222 هیچ هینێکمان نییە
لە قوپۆپمان لێ نەکردووەتەوانی ڕاستی تیمە بەهێزەکەتان پێکهێناوە کاکسوارە هەریەکەتانشەڵا پێکێهێنن بەس ئەو بربژێر و کاندیدانەی کە دیاری کراون بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاریەکەیان و لە پسپۆڕیەکی جیاوازان هەرێکیان و شارەزاییان لە بابەتێکایە بە دڵنیاییەوە هەمووان پێکەوتوان تیمێکی بەهێز ئینشەڵڵا چونکە دروشمەکەمان زۆر ئاشکرایە تیمێکی بەهێز دەنگێکی زۆر هێزی ئێوەشە بین لە سوار هەردووکی لانا هەردووکێ بێ لە بەرەوەی منەزانم جەنابەت کوڕی سواری کە شەید ئارامەکە بڕۆ تەمەندرێژ بیت لەگەڵ لە سەرکردە هەرە دیارەکانی یەکێتی نیشتمانی کوردستان ئەوان دوێنێ بەخێن ئەمڕۆ جەنابتان بە خەباتی مەدەنیانەوە بە پەرلەمانیەتوان خزمەتکەن ئیشەڵڵا کاک سوارە باسی مافەنەتەوایەکانی کورد دەکەین بەڵام ئەگەر کەسێک نەچێ بۆ دەنگدان یعنی ئێسێمە لە چوارچێوەی دەستورە چەسپێنراوە وەکو تاکێکی یەکتر مەجبوری بڵێن عراقی لە نێوەوەی عێراقی وەکو تاکێکی عێراقی مافی دەنگدان مافیشی ئازادانی هەموو کەسێکە بچێت بۆ دەنگدان بەڵام ئەگەر کورد نەچێ بۆ دەنگدان ئەو کاتە توانین باسی ئەم تەوەرە بکەین کە ئێمە لێ دانیشتووین ئازانی چۆنە لە مەسەلەی دەنگانە زەرەر لە خۆ دەی کە نەچیت مجرڕەت ئەوەیە مەوزوعەکە ئاجینا تۆ نسبەتی مشارەکە هەتاکو نسبەتێکی کەمیش بێ سیستمەکە خۆی ڕابڕێەوە هەر ئەچێت پەرلەمان بەڵام زیاتر پەنجەمۆرەکە بەوە باشتر نییە کە هێزەکە لە دەنگەرەوە بێ ئەمەیەمە مەوزوعەکە لێرە ئەوە نییە جنا وەکو پرۆسەکە ئەڕوا بەڕێگاوە بەڵام پێویستی بەوەیە کە دەنگەر بەشداری بکە بە تایبەتی بە نیسبەت سلێمانیەوە بە نیسبەت سلێمانیەوە تۆزێ فەرقی هەیە لەگەڵەوانەی ترە زۆر وردەکاری تیا بەکار ناهێنم ئێمە خۆتان نەزانن لە سلێمانیا جیاتیشمان هەیە معارەزەیە ئەیکێتی نیشتیمانی کوردستان قەت دژی معارەزە نەبووە بەعکسەوە دائیمەن لە هەر پەیڕە و پرۆگرامیا بە داینەمۆی پێشکەوتنی خۆی ئەبینە بەڵام لە مەوزوعی ناو پەرلەمان و بەغا مەوزوعی معارەزە بۆ ناو خۆمان زۆر تەبیعیە و کەموکوڕی هەیە و کەموکوڕیەکانیش حەقە پێمان بڵێن بۆەوەی کە چاکیکەینەوانە لە بەغا تۆزە فەرقی هەیە لە بەغا وەکو جەنابتان ئاماژەتان پێکرد مەوزوعی نەتەوایەتیەکە گرنگە بەلامانەوانە ئەو مەوزوعە تاکو یەکگرتووتر بینتیایە و تاکو بتوانین زیاتر یعنی هین بین تیم بین لە بەغا وابزانم زۆر مەشاکل هەیە وەلایەنین زۆر شت هەیە باسیکەین ئێستا حالێن وەختی نییە و کاتەکەشمان کەمە کاتە بۆ خۆشەوە پەرتەوازی کە هەندێک حزبی بەناوە پۆزیسیۆن و یاخۆت هەندێک حزب کە یەک دەنگی کوردی لە بەغا پێ باش نییە زەرەرێکی لیاوین وانە لە بەدڵنیاییەوە بابەتی هەر ئەوە ناڵم بەدڵنیاییەوە چکە زۆری هەڵەگرێەوە قسەکردانەوە ئێستا وەختی نییە باش چکە 2023 بن بەڕاستی بیرما پشکی هەرێمی کوردستان لە سەدا حەڤە بوو لە دەستورە چەسپێنرا بەڵام ێستا پێما بێت بەخوا بزەم 11 و 13 باسەکەن شتی نییە خۆی لە هەر شتانە هەمووی وەستێنراوە ئەمانە بەچی توانین قەرە خۆی لە مادەی لە دەستوریەکان زۆر بە ئاشکرا باسیەکەڵێ کە ئیقلیم دروست دەبێ ئەو ئیقلیمە مادەی 121 ئەگەر بە هەڵانە چوبم ئەڵێ کە هەرێم دروست دەبێ لەسەر حکوومەتی ئیتیحادیە یعنی فەرزیەکان ئەڵێ لەسەر حکوومەتی ئیتیحادیە کە بودجەیەکی زۆر تێروتەسەل ئامادەکە بۆ ئەو هەرێمەی کە دروست دەبێ بۆیە هەموو کار و چالاکیەکانی تیا ئەنجام بدرێت و خۆشگوزەرانی بۆ دانیشتوانی دابین بکات ئێ باشە بووە وەکو فەقەرەیە حەزەکەی بۆتانە خوێنمەوە پێمە فەقەرەکە یعنی تۆ سەیریکەی لێرە دەستور مافیەوەی یاویتەتە ئێمە لە مەسلەی بوجا من ئەوەی کە متابعەمان کردووە حەقێکی طبیعی خۆتی یاویتەتە کە ئیسیفادە لە واریداتی خۆ بکەی بۆ پێشخستنی هەرێم هەموو چالاکیەکانی تیا جێگا بکەیتەوە بەڵام ئێمە لە 2014 بەڕاستی هەموو ئەفکارمان هاتۆ سەرەوەی کە لە تەلەڤیزیۆنە بە پەلەیەکمان بۆ بنووسن بڵێ وەڵام موچە هاویان ناڵەکانیشمان ئێستا فێریەوە بخوا ناکرێ بەڕاستی مناڵەکانی هەر خۆمان سێری هەواڵەکانەکەین ئەڵێ دیسان باسی موچەیە بەڕاستی خۆی ئاخرەوە حەقێکی طبیعی کولی کارمەندێکی کە لە دەوڵەتە ئیش بکات بە ئیقلیمیشەوە چکە ئیقلیم جوزەیەکە لە عێراق مۆزەفە هیچ ڕەبتێکی بەوەوە نییە کابرا کێشەی سیاسی هەیە یا کێشەی ئەمانەی هەیە مەفروزە مەعاشەکەی لە کاتی خۆیان بێ ئەمە
کێشەی بۆ دروستکردن لە مۆزوعانە نازانم ینی بە هەموو شێوەیەک هەوڵەیرێتیایە هەموو ڕێگاکان ینی تەنانەت خۆتان ناگاتان لێتی کاکوبات کاک بافڵە چنە بەغا یەنەوانە هەموو جارێکە ئەم سینناریوەیە تیکرارە بێتەوانێ جوهدیان تەمعان بەکەم دانانین لەم قسەکردنا هەر بەوان چارەسەرکراوە بەڵێ بەڵام ئەم بەم شێوەیە نابێ بڕواایە ئەبێ حەلێکی ئەمە قانونە باسی قانونم بۆکەی قانونێ هەیە باسی دەستورم بۆکەی دەستوری شوێ هەیە ئەیتر لەبەرەوە ئێمە داوای تیمی بەهێز و یەکگرتوویی و هێزی یەکێتی نیشتیمانی کاتە ئیشەڵا ئەم تیمە بەهێزە کە بچێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئیتر شتێک نامێنێ بە هەواڵی بەپەلەوە سەبارەت بە موچەیتر ئێوە ئیشەڵا داواتان لێکەین بۆ شێوازە بێ جهدی الرجل المعتاد لە قانونا خۆی ئێوەکە لەوانە یعنی چی ئەوەی بۆ خۆتی یەکەی بۆ خەڵکیشی بکە ئەمە هەر دینی شاڵەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ برا مسلمانەکەش دەبێت پێ خۆش ئەبێ لە دینی شاوە لە قانونی شا بەو شێوەیە ئەڵێ جوهدی الرجل المعتاد یعنی ئەوەی کە بۆ خۆتی یەکەی ئەبێ بۆ چوار دەورەکە شتی بکەیت ئەگەر بینە سەر ئەو لەو چە نەزەرەوە سەیریکەین ئەو بەردەست لەمان پێ هەڵمەگرە بەخوا بەردین ناکەوێ بەڵام دڵنیام ئەگەر بە تیمێکی بەهێزەوە بڕۆین بە تیمێکی یەکگرتووەوە بڕۆین بە هێزیکی تەواوی میلەتەوە بڕۆینە ناو پرۆسەکەەوە من پێم وایە چارەسەرکردنی ڕێگا چارەسەر دائیمەن هەیە ئینگلیز دەڵێ من زەرزە وڵ زەرزەوەی ینی تۆ ئیرادەوە هەبێ هەموو شتێک جێبەجێەکەی باش کاک سوارە جەنابەت کە کاندیدی ئەچیتە ناو خەڵکەوە جگە لە دروشمە سەرەکیەکان یەکێتی هەندێک دروشمێ وەکو کاندید زۆر جار کەسێک هەڵەیەگرێ لە من ئەگەر بچمە پەرلەمان لە لیژنەی فڵانەشت کار بۆ فڵانەش دەکەم بەڵێ وایە کاک سوارە دروشمێکی تایبەت بەخۆی هەیە کاری بۆ بکە ئێمە دروشمان داکۆچیکردنە لە مافەکانی کورد لە ناو لە چوارچێوەی دەستوری عێراق و جێبەجێکردنی هەموو مافەکانی کورد لە ناو چوارچە ئازانی چێوە قسە ڕاکێشێ یەکێتی نیشتیمانی کە دامەزراوە دروشمی ڕئیسەکەی چی بۆ سەرەکیەکەی دروشمە سەرەکیەکەی لە 76 دروشمی دیموکراتی بۆ عێراق و مافی چارەی خۆنووسین بۆ کورد بووە ئێمە ئەو کاتە هینمان ئەو شعارەمان بەرز کردووە تەوانێ ساڵی 76 بۆ ئێستاوە نزیکی 26 ساڵە کاتە ساڵێکم ئێمە ئەو دروشمە بەرزکراوەتەوانێ و تێکۆشاوین خۆتان نەزانن دروشمەکە هەبووە بەڵام ڕێگا جیاوازەکان و قۆناغە جیاوازەکان کە بڕیومانە هەر زۆر دوور بووە لە بەڵام شکر خۆشبەختانە ئێستا ئەو هینە هاتووەتە دی ئەو دروشمە هاتووەتە دی بە هەردوو شێوەکەی چونکە وەکو دیموکراتی بۆ عێراق بەڵێ ئێستا ئێمە لە دیموکراتیای دەستوریکی ئیتیحادیمان هەیە بەڵێ ئەو دروشمەمان جێبەجێ کردووە مافی چاری خۆنووسین دووەم دروشممان بووە کە تایە بەکارمان هێناوە مافی چارەی نووسین مەتاتە فیدرالی ئەگرێتەوە حکمی زاتی ئەگرێتەوانێ لامەرکەزی ئەگرێتەوانە یەکگرتنەوەی چوار پارچە ئەگرێتەوە سربەخۆیی ئەگرێت هەمووی تایە هین لەبەرەوە ئێمە کە ئەڵین مافی ئێمە ئەو مافانەی کە ئیستا بۆ ئەم مەرحەلەیە لە دەستورە بۆ ئێمە جێبەجێ دانراوە تایەتی ئەتوانین جێبەجێکین ئەو داکۆچیشی لێ بکەین و شەڕیشی لەسەر لە پەرلەمانی عێراق بتبینین بۆ هیوانی ئینشاڵڵا وەختە لە لیژنەیەگەڕین ئەگەر ئێوەش دەنگتانە دەنگ بن بە ژمارە سی ئەویش بەندێ ئینشاڵڵا لە بازنەی کەرکووکم لێرە نمێژ لە بازنەی سلێمانی خزمە هەیە تۆش لە بازنەی سلێمانی ئینشاڵڵا دەست خۆش زۆر زۆر بەخێر ئیشەڵات بینینەوە لە پەرلەمان ڕاستی زۆر دڵخۆشینەوەی کە کاندیدە و هاتوتە ناو بەرنامەیە مووی کەسی پرۆفشناڵ و شارەزار لە بواری چوارچەوەی یاسا و دەستورە کە بەڕاستی ئەمانە زۆر ڕاستی هەرێکێتیش نەبێ کەسێکە گەریێکێتیش نەبێ لە وتارەکانی سەرک باڤڵەوە لە گوێگرتن لە قسەکانی ئەمانەوە ئەبێت تێبگا چیە شەڕ لە سەر حەق و مافیەوەکان تۆمە ئەڵی ناچم بۆ دەنگدان ناچی بۆ دەنگدان بەڵام کاتێک ئەمە چێتە پەرلەمان شەڕ بۆ حەق و مافی تۆشەکە تۆ دەنگنێەوە پێوا بێ دەنگنێەوە و شتێکی باشت کردو بەڵام لە کاتێک ئامان گاشنە پەرلەمان ئیش بۆ تۆشەکە لەبەرەوە دەنگدان هەتا قووەتەکە زیاتر بۆکو کاک سوارەوتی ئەوەندە باشتر لە پەرلەمانی عێراق قسەمان نەخوات جار ئاری